مناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام خۆشحاڵم لە بەرنمەیەکی تری گفتوگۆ بە ئێوەی بەڕێز و خۆشەویست گەشتبەوە هەوڵ دەدەین لەم بەرنمەیەدا قسە لەسەر ناسەقامگیری دۆخی سیاسی عێراق بکەین لە بۆتەی ڕووداوەکاندا یاخود لە بۆتەی ململانیەکاندا دەپرسین ئایا ئەو هۆکار و یا فاکتەرە مێژووکردانە کامانن کە وایان کردو دۆخی سیاسی عێراقی هاوچەرخ هەمیشە ناجێگیرە ئایا هۆکارە هەرێمایەتی و نێودەوڵەتیەکان کاریگەریان هەیە بۆچی سیستەمی سیاسی لە عێراقدا کەشێکی ئارام بەخۆیەوە نابینێت ئایا ئەمە پەیوەندی بە جیاوازیە ئیتنی و مەزهەبیەکانی ناوخۆ هەیە یاخود پەیوەستە بە دەستوەردانی وڵاتانی دەوروبەر یاخود ئەمە پەیوەندی بە سایکۆلۆژیەتی تاکی عێراقیەوەی هەروەکو دەرووناسەکان بازەوە ئەکەن کە کەسایەتی عێراقی هەمیشە کەسایەتیەکە لە بۆتەی کولتوردا ململانێ و ناکۆکی و جیاوازیەکانی تۆخترەکاتەوە ئەمانە کۆمەڵە تەوەری سەرەکی بەرنامەی گفتوگۆی ئەمڕۆمانە بە میوانداری هەرێک لە بەڕێزان مامۆستا فاروق محەممەد توێژەر لە مێژووی هاوچەرخی کورد مامۆستا هونەر ڕۆستەم توێژەر لە مێژووی هاوچەرخی کورد بەخێر بێن بۆ بەرنامەی گفتوگۆ مامۆستا فاروق ئەکرێ ئێمە قسە لەسەرەوە بکەین خۆتان نەزان مێژووی هاوچەرخی عێراق بە تایبەتی ئەگەر لە دوای ساڵی 1940ەوە کە جەنگ یەکەمی جیهانی ڕوویدا و دواتر لە 1920 کە دەوڵەتی عێراقی دروستەکرێت دامەزرێت فەیسەڵی یەکەم دێتە سەرکار ئەکرێ بڵێن ئەو فاکتەرە مێژوو کردانە کامانن کە عێراق هەمیشە سەرکردەکانی یاخود هەروەکو فەیسەڵ نمونەی خۆی و خۆماڵی نەبووە لە دەرەوە بۆی دانراوە یان ململانیەکان هەمیشە هەبن و دەسەڵاتی سیاسی ئینقیلاب و شەڕ و ناکۆکی و یەکتر کوشتن تێیدا ڕوویداوە بەڵێ زۆر سواس بەنای خۆی گەورە میوان سواز و جەنابتان وسڵاو بۆ بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام دیارە بێگومان لە سەرەتای دامەزانی دەوڵەتی عێراقەوە بەر لە دەوڵەتە حکومت لە عێراقدا مەزن لە 1920 ئەویش بەرەنجامی شۆڕشی 20 کە لە ناوەندی شەقامی عێراقیدا خۆ بڵێن هۆزەکانی عێراقیدا و هۆزە شیعەکان کە ئاسان بە شۆڕشی 20 بەرەنجامیەوە بەریتانیا حکومت بۆ عێراقدا مەزین لە 1920 پاشان دەوڵەت دامەزرێ کەسێک بێتە پاشای عێراق کە هەمومان نەزانین کە مەلیک فەیسەڵی کوڕی حسێن کە ئەمە لە دەروی عێراقەوە دەهێنرێت بۆ عێراقێکی فرە پێکاتە فرە مەزهەب فرەنەتەوە بەتایبەتی دوایە کە کوردیش لە بەرەنجامی بڕای ڕاستبەرەوەی کۆمەڵی گەلان ویلایەتی موسڵی ئەو کات باشووری کوردستان دەرکێنرێت بە عێراقی ئێستاوە بێگومان و کاتە ململانەکان تونترە بن و عێراقێکی فرە مەزهەب فرەنەتەوە فرە پێکاتە دێتە ئاراوە عێراقی کە زۆرینەیەکی شیعەیە بەڵام لەلایەن سوننەوە حکم دەکرێت لە ئەو قۆناغانە تاکو توانین بڵین تا دوای 2003 و لە ناوخۆشە کۆمەڵە پێگاتە و ئاین و مەزەبی تێدایە کە ئەمانە بەڕاستی بێکەوە ناگونجێن بێکەوە بەردەوام یەککەوتن وە ململانەکان تا هات ناوبەناو ئەتەقینەوە شۆڕش و ڕاپەڕین و یاخیبوون و شۆڕژ بەردەوام لە عێراقا بوونی هەبوو نەبراوە مەلک فەیسەڵ تا ئەو کاتێکە لە 1933 کۆچی دواییەکە ناتوانێت عێراقێکی چۆنەڵی خاوەن ئینتیمای نیشتیمانی گەلێکی عێراقی دروستکە کە خۆی هەڵێ زۆر هەڵم داوە کە ئەم بکەم کە نەیتوانیوە بیکە ئەوە تا ئەو کاتە بۆ نمونە ئەوەنەی کە چەک لای هێزەکانە لای عەشایرە چەک لای حکومەت نییە چەند بەرامبەری چەک لای هۆزەکان بۆ تاوێکە لای حکومەت بێ و وەکووتمان ینی بەردەوام ناڕزایی لە شەقامی عێراقیدا هەبوو عێراق ئەتوانین بڵێن وڵاتی بەریەکەوتنەکانە وڵاتی شۆڕش و حرەکات و ڕاپەڕینەکانە چ لە باشووری کوردستان کە چەندین حرەکات و شۆڕشمانێت چ لە ناوەڕاستەکانی فڕاتی بڵین فڕاتی ناوەڕاست یاخود لە حرەکەی ئاسووریەکان کە بێگومان ینی جگەلەوەی کە ئەمە ئەگەر دوایی باسیێن کە چەندین ئینقیلاب لە عێراقا ڕوویدا چی ئینقیلابی سەرکەوتو چی ئینقیلابی شکست خوارد و چی هەنجار ئینقیلابی سپی بەڕاستی بۆیە توانین بڵێن کە عێراق بەم مێژووە هاتووە و تا ئێستا نەیتوانێت سەقامگیر بێ بگرێت توانین بڵێن باشترین فەتری عێراق توانین بڵێن عێراقی مەلەشی بوو و دواتر تا دێ قۆناغ بە دوای قۆناغ بەرەو خراپتر و پێکدادانەکان زیاتر دەبن. بەڵێ سوپاس مامۆستا هونەر ئەوەی مامۆستا فاروق باسی کرد بنەما و بنچینەی سیستەمی فەرمانڕەواتی لە عێراقا بنەمایەکی ناجێگیر بووە دەسەڵاتێکی نائارام هەبووە لە عێراقەوە عێراق هەمیشە بەریەکەوتنەکان وجودیان هەبووەتیایە کەواتە ئەکرێ هەروەکو چۆن پرسیام لە بەڕێز مامۆستا فاروق کرد بە جەنابیش ئایا ئەکرێ بڵێن ئەمە بۆ خۆی میراتێکی مێژوویە بۆ عێراقیەکان ماوەتەوە هەتا وەکو
یعنی سیستەمە یەک لە دوایەکان لە سیستەمی پاشایەتی و تاوەکو کۆماریەکان هەمیشەوەکو مامۆساوتی ینی ئینقلاب ڕوویا هەم ئینقلابی سوور ڕوویاوە شەڕی تیا بۆ ئینقلابی عسکەری هەم ئینقلابی سپی ڕوویاوە. سەرەتا بە ناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو بۆ جەناب تو بۆ بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام. دیارە پێشەوەی وەڵامی پرسیارەکەی جەنابەت بەمەوە یەک کەمێک ئەگەڕێمەوە دواوە بۆ هەمان ئەو دیدەی مامۆستا بەڕێز مامۆستا فاروق باسی کرد. لە ڕاستیە ئەگەر پرسیارەکە جەوهەریەکە ئەوە بێ بۆچی عێراق ناتوانێت بێتە دەوڵەتێکی باش. ئەم پرسیارە یاخود دەوڵەتی باش و دەوڵەتی خراپ لە ئەنجامی چییە؟ یعنی ئەگەر بگەڕێنەوە بۆ سەرەتا دیدە فەلسەفەکە بۆ مەسەلەی دەوڵەت هەموو ئەو فەیلسوفە گەورانین کە بازە دروستکردنی دەوڵەتی چاکەکەن کە مرۆڤایەتی لە دۆخی سروشتی و هێناوە بۆ دۆخی مەدەنی مەسەلەن وەکو فەیلسوفەکانی هۆبزە لۆکە کانتە ڕۆسۆیە مەسەلەن کە ئەمانە باسیەکەن گرنگترین شت کە ئاماژەی پێدەدەن بوونی گرێبەستێکی کۆمەڵایەتی لە لێوان گەلانی ئەو دەوڵەتە. واتە پێویستە گەلانی ئەو دەوڵەتە ئۆتۆماتیکی خۆکردانە گرێبەستێکی کۆمەڵایەتی دیار لە بینیانە بێت لە چوارچەوەی ئەم گرێبەستە ڕێبکەون ویستیان وەها بێت کەەوە ئەم دەسەڵاتە بدەنە دەست کۆمەڵێک دەسەڵاتداران لە خۆیان کە حکمیان بکات. بۆیە دەبینین بە وجودی ئەم گرێبەستە کۆمەڵایەتی ئەم خەڵکە بە درێژایی ژیانیان لەناو ئەم دەوڵەتە پابند دەبن بە ڕێنمایی و یاسا و ڕێساکانی کە نخبەی دەسەڵاتدار خۆیان دەسەڵاتیان پێداون دروستیەکەن. ئەگەر سێری ئەم دیدە بکەین ئەمەیە دیدی دروستبوونی دەوڵەتی چاک و ئەگەر بگەڕێنەوە بۆ دەوڵەتە کۆنەکانی ئەوروپا هەمویان بەم قۆناغانە ڕۆشتون کە لەوانەیە چەند سەدەیەکی ویستی بێتە ئەم قۆناغانیان بڕی بێ. با بگەڕێنەوە بە عێراق بۆچی عێراق دەیتوانی ئەمە بکات؟ عێراق هەر لە سەرەتای دروستبوونیەوە وەکو بەڕێز مامۆستا فاروقش ئاماژەیەکی پێکرد بەویستی عێراقیەکان دروست نەبوو. بەویستی بەریتانیا دروست بوو. کاتێک بەریتانیەکان دێنە سەرکەوتن بەدەستیان لە جەنگی جیهانی یەکەمە بۆ جۆرێک لە کەمکردنەوەی مەساریفی جەنگی خۆیان و بۆ ڕازیکردنی عەرەبەکان و ئەو بەڵێنەی کە پیان دابوون بە مەسەلەی نامەکانی حسین مەکمەهونەوەی مەشهورە لە مێژووە هاتن عێراقیان دروست کرد. وەکە عێراقیان دروست کرد دەسەڵاتیان نەدایە دەستی عێراقیەک بەڵکو کوڕی شەریفی مەککە و لە بنەماڵەی حیجازەوە هێنیان لە عێراق کردیانە دەسەڵاتدار. ئەمە خۆی بۆ خۆی هەر لە سەرەتەوە حساسیەتێکی لە ئەوساتی گشتی گەلی عێراقا دروست کرده بوو کە خۆی لە ئەسڵا کە پێکاتبوون لە کۆمەڵێک مەزهەبی جیاواز ئاینی جیاواز و نەتەوەی جیاواز هەموو ئەمانە پێکەوە کە دانیوان پێکەوە نەدەکوڵا لە سەردەمی دەوڵەتی عوسمانیش هەموو ئەمانە بە زۆر نەک بەویستی خۆیان و لە ڕێگەی گرێبەستەکە و خریانە چوارچەوەی دەوڵەتی عێراقەوە. بۆیە ئەمە هەر لە سەرەتاوە ئەم دروستکردنی دەوڵەتی عێراق لەسەر ویستی دەرەوەی خۆی نەگناو خۆی هەتا ئێستش بۆتەکەی گەورەی مێژووی ئەم وڵاتەیە و بە شوێنی وێتیوە لە داهاتووشە یعنی ئەمە شتێک نییە قابلی حەل بێت. بۆ چونکە ئەگەر تۆ سیرکە یعنی گەلانێک کە لە چوارچەوەی عێراقا ئەژین ماوەی 100 ساڵی ڕێکە ئێستا 2021 لە 1920 100 ساڵی ڕێکە ئەم گەلانە نایانتوانیوە بە تەواوی تێبگەن لە یەکتری بەتەواتی پێکەوە بەتایبەتیش لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بۆ خۆمان نەزانین کە کەلتورێکی پێکەوە ژیان و کەلتوری یەکتر قبولکردن هێندە لاوازە نەیتوانیوە ئەم گەلانە تەفاهومێک دروستکە لە بینیانە کە بتوان دەوڵەتێکی باش پێکەوە تەبەنی بکەن. بە بڕوای تۆ مامۆستا یعنی ئەمە پەیوەندی بە جیاوازیە مەزهەبیانەوە یا جیاوازە ئیتنی و نەتەوایەتیانەوە هەیە کە لە عێراقا یاخود ئەوە چی عێراقیەکان بە یەکەوە ناحەوێنەوە خۆ زۆر جار شەڕەکە بۆ خۆی لە ماڵی یەکێکیانە بۆن من لە ماڵی شیعایە بۆ خۆیان یعنی ناتوانن کۆک بن و تەبابن دوجار مەرجع دێ بۆیان یەکلاکاتەوە ئەی بۆچیە بێ قەدەری عێراق وابێ. ئەزانی چۆنە یعنی تۆ ئەگەر بیت سیرکەی فرە ڕەهەندە ئەمە کۆمەڵێک فاکتەر هۆکاری سەرەکی ئەم بابەتن فاکتەرەکانی ناوخۆ ئەم هێزانەی ناوخۆ چوەکو مەزاهیبەکان هەردوو مەزهەبی سەرەکی سوننە و شیعە ئەزانی ململانیەکان ملانێکی قوڵی مێژوویە ئەمانە قابلی حەل نییە لە چوارچێوەی ئەم کەلتورەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە هەیە. بۆ لەبەروی ئەم کەلتورەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کەلتورێکە کە بە تایبەتی لە عێراقیشە کەلتورێک نییە یەکتر قوبڵکردن و پێکەوە ژیان تیایدا بوو بێتە سائید. جۆرێک لە حساسیەتی مێژووی هەمیشە وجودی هەیە لە بینی ئەم مەزاهیبە جیاوازانەوە لە بینی نەتەوە جیاوازەکانیش. ئەم حساسیەتە سەرێکیکەی کە وای کردووە زۆر ترسناکتر بێت دەستێوەردانی دراوسەکانە لە ئەم بابەتە فرەنەتەوەی و ئیتیکی کە لە عێراقا هەیە. مەسەلەن ئەگەر بینەوە بۆ مێژووی نوێ بۆی نمونەیەکمان بەدەستەوە بێت لەو کاتەوەی کە دەوڵەتی ئێران کۆماری ئیسلامی ئێران دروستە بێت ئیتر ڕاستەوخۆ لە عێراق سەرەتاکانی پێکدادانی تند و تیژانەی شیعە و سوننە دەرئەکەوێتەوە هاوشێوەی ئەوەی لە مێژووی ئیسلاما هەبووە لە سەردەمی عەباسیەکان یعنی وردە وردە ئەبینین بۆنی ئەوەی لێدە سەردەمەکە مێژووی عێراق بەرەو چی دەگەڕێتەوە بەرەو سەدەکانی ناوەڕاست و ململانەیەکی تۆخی خوێناوی نێوان شیعە و سوننە واتە دەستێوەردانی دەرەکیش بە هەمان شێوەکو هۆکارەکانی ناوخۆ کاریگەری دیاری هەیە لەسەر ئەم دۆخەی عێراق دێمەسەر ئەو تەوەرەش باوچمە لای مامۆستا فاروق مامۆستا
بە بڕوای تۆ بۆ خۆی ئەم جیاوازیانی کە باسمان کرد هەم لە ئاینە لە مەزهبە لە تێڕوانینە بۆ بێدابەزێ بۆ ئاستە سیاسیەکە خاڵی هاوبەش لە عێراقا نادۆزرێتەوە بۆ بەڕێوەبردننی سیستەمی سیاسی. بەڵێ بێگومان خۆی ئەم جیاوازیە مەزەبی و یاخبلێنەتەوەیە هەم لە عراقا مێژوێکی هەیە واتە بەر لە دامەزین دەوڵەتی عراقی ئەمە مێژوێکی هەیە بەتای لە دامەزین دەوڵەتی عراقیشەوە ئەبینی ئەمە قۆناغ بە قۆناغ ئەم ململانێت تونتر ئەبێ و سەختترە بێ و خوێناوی تر دەبێ هۆکارەکەی توانین بڵێن کە ئەوەیە ینی ئەوانەی کە لە عراقا بەگشتی لە ئەسنە ترۆپی دەسەڵات ئەسنە حکمەوە تا ڕای زۆر ناتوانن محایدی خۆیان بپارێزن تا ڕادێک ناتوان ببنە چەتێک بۆ هەموو گەلانی عراق بۆ هەموو نەتەوە جیاواز و ئاینی مەزەبە جیاوازەکانی عراق بەڵکو زۆر جار ئەبینین کە ئەمانە خۆیان تەڕەفگیر دەبن خۆیان ئەبنە لایەن ئەبنە کێشە و قوڵکردنی کێشەکان زیاتر لەوەی کە ببنە خاڵی لێک نزیک بوونەوە و لێک تێگەیشتن و نزیکردنەوەی بۆشایەکان بەڵکو ئەبنە هۆی کە بۆشایەکان زیاترکەن و ناکۆچەکان قوڵتر بکەنەوە ئەبینی بۆ یعنی تۆ ئەگەر سیرکەی بەردەوامدی ئەم تاسە بوونەوە 100 ساڵ عراق دەوڵەت دامەزەوە تاسە لێک تێگەشتنی لەلایەن گەلانی عراقدا ناتوتە ئەرا ئیلاگەر سەردەمانێک بە زەبری هێز بە خوێن ڕۆشتن یاخود لە ڕێی سوپاوە توانرابێ بۆ ماوەیەکی بۆ ماوەیەکە عراق کۆنترۆل بکرێت و ئەگەر نادواتر دووبارە لە بۆتەیەکە و لە قۆناغێککە و لە فۆرمێکیدا ئەم کێشانە زیندوو بنەوە و جارێککە ئەتەقنەوە کاتە ینی ئەوەی کە پێڵەن ئاشتەوایی نیشتیمانی لە نێوان قوتبەکانی عراقدا یاخود لەلایەن دەسەڵاتدارانی عراقدا بوونی نەبووە و کاریشان نەکردبووی کە لەناو خۆیاندا بوونی نەبووە کاریشان نەکردبووی کە شۆڕیکەنەوە بۆ ناو چین و توێژەکانی تری کۆمەلگا ئەگەر سەیەکی بۆ ئێمە باسمان کە بۆ بنە عراقی کە زۆرینەیەکی شیعەیە لە سەرتا لە حکوومەتەکانە یەک شیعە نابینی کە پۆستی وەزیریش وەربگرێت جای سەرۆک وەزیران تا دوجار لە چلەکان لە 47 ساڵە جەبرکە یەکەم سەرۆک وەزیرانی شیعەیە بێتە سەرۆک وەزیران کە عراق وتمان نیوە زیاتری عراق شیعە ئەگەر کوردیش حسابکە لە سنی و دوایکەنا بە عراق و بۆی ئەم نەبوونی متمانەیە یاخود ئەم پەراویزخستنی تایفێک مەزەبێک نەتەوەیەک لەسەر حسابی نەتەوەیەکی تر یاخود بۆ باڵانس و بەرژەوەی نەتەوەیەکی ئەمەکە کە هەمیشە لەناو گەلانی عراق متمانە نەمێنێ وەجارێککە توێژێکی کە مەزەبێکی کە نەتەوەیەکە کە بێتە سەر دەسەڵات ئێوێ تۆڵی ئەو ڕابردووە وەکو ئێستا بین لە عراقدا تۆڵی ئەو ڕابردووە بکات و یاخود بە هەرچی کردووە هەرچۆنە بێ نێڵێ جارێکی ئەو سڵتەرە دەست خۆی دەربچێت و بگوازەوە بۆ بەرامبەر بۆ لەبەرێک کە ئەو مێژووی کە هەیە جارێککە دووبارە نەبێت و ئەمیش خۆی متمانەی نییە بەرامبەر کاتە ئەتوانین بڵێن لەناو گەلانی عراقدا متمانە بوونی نییە و هەمیشە بەتابەتی کەسانی سەرەوە دەسەڵاتداران زۆر جار بینین بەداخەوە بوونەتە بەشێک لەو قوڵکردنەوەی ناکۆچی ململانیانە. بەڵێ مامۆستا هونەرەوەی مامۆستا فاروق باسی کرد بە بڕوای تۆ هەرە و فاکتەرانەیە درزووکە لێنی گەورەی دروست کردوە دەست دێوەردانی دەرەکیش لەناو لە ئوموری سیاسی عێراق لە ناو سیستەمی حکومڕانیا دروست بێت و زۆر جار سەرکێشێ بۆ کودەتا و شەڕی خوێناوی و ئەو ڕووداوانی چەند ڕۆژی ڕابردوش بینیمان لەوانێ هەندێک لە نمونونەکانی بێ. بێگومان ئەوەی مامۆستا فەرمووی بەشێکی تەواوی شانۆی سیاسی عێراقە بەڵام هەر ئەوەش تاکە فاکتەر نییە ینی مەسەلەن ئەگەر لە پاڵ ئەوە ئەگەر سیرکەین ئەو خوێندنەوە دەرونی بۆ تاکی عێراقیەک لە دووبارە کاریگەری هەیە مەسەلەن یعنی دەبینی علیوەردی تێڕوانینێکی زۆر جوانی هەیە بۆ تاکی عێراقی دێت لەوێەوە باس لەو کەلتورە ئەکات کەلتوری بیابان نشینی چۆن تێکەڵی عەشائیر و خێڵگەرایی بۆ هەردووکیان پێکەوە هاتوونەتە ناو شارە عێراقیەکان ینی وێنای ئەوەت بۆکە شاری عێراقی شارێکی سروشتی نییە کە تایدا مەدەنیەت تایدا گەشەی کردبێ چونکە بۆ خۆمان دەزانین مێژووی گەشەکردنی مەدەنیەت لە شارەکانی تری دنیا کەوای کردووە تێڕوانینێکی سیاسی تەندروست و ململانەیەکی باش بێتە بوون لە عێراقا وجودی نییە بەڵکو هەمان عەقڵیەتە بیابان نشینە تند و تیژە پڕخوێنەکەیە لەگەڵ خێڵگەراییەکە کە لە دەوروبەری شارەکانی عێراق لە کۆندا هەبوون بە هەمان فۆرم هاتوونەتە ناو شار و جلی شاریان لەبەر کردووە بۆیە دەبینین تاکی عێراقی لە ڕوودۆری دەرونیەوە تاکێکە ڕاستە لەوانەیە جلوبەرگێکی شاری لە بەرابێ بەڵام هەڵگری عەقڵێتێکی بیابان نشینی بووە زۆر جار لەو ڕۆیەوە کە زۆر تند و تیژ بووە بۆیە دەبینین حوسڵەی چارەسەرکردنی کێشەکان لە عێراقدا لە کۆنەوە هەتا ئێستش حوسڵەیەکی گفتوگۆدارانە نییە مەسەلەن حوسڵەیەکی سیاسیانە و لێک تێگەیشتنانە ینی پێویستیان بە سەقافەتێکی مەدەنیە عێراقیەکان ینی ئێستا کاتی ئەوەیە ئێستا درەنگیشە بۆکە عێراقیەکان ینی بڕوایان بە دەوڵەتێکی پلورال هەبێ بڕوایان بە سیستەمی نوێی دیموکراسی و پێکەوە ژیان و قبولکردنی یەکتری هەبێ ینی
پێویستیان بەم کەلتورەیە ئێستا بۆی و عقلەتی تۆڵێ و عقلێتە بەدەویە کۆتایی پێبێنن بێگومان ئەوە ضرورەتێکی زۆر گەورەی قۆناغی عێراقە بەڵام ئایا ئەوە دەکرێت لە ڕاستیا و واقعی بوونی ئەوە لە ساڵ و 2 ساڵە ناکرێت چکە گۆڕینی کەلتور لە ڕاستیا لە مێژووە مێژوو پێمانەڵێ لەوانەیە دەیەک 2 دەیە 3 دەیەشی بوێ 30 ساڵ جارێک اینجا تۆ ئەتوانی کەلتوری گەلێک بگۆڕیت یاخ گۆڕانکاری تیا بکەیت بۆی عێراق کێشەکانی وەکو جەنابیشت ئاماژت پێکرد یعنی قوڵە زۆر قوڵە لەوەی کە بە ئاسانی بتوانی چارەسەری بکەیت وەوە هەل لە چوارچەوەی ئەو بابەتە ینی تۆ ئەگەر سیرکەی قۆناغ بەندی لە دەسەڵاتداری لە عێراق ئەگەر سیرکەی قۆناغی مەلەکیت مەسەڵەن بە نمونە وەرگری هەمیشە فاکتەرێکی زۆر سەرەکی هەبوو بۆ پێکدادانی عێراقیەکان لە بینی خۆیانە یعنی مەسەڵەن لە سەردەمی دوای جەنگی جیهانی دووەم و ئەو کاتی کە دەوڵەتی عێراق وردە خەریکە لەسەر دەستی مەلەکیت کەمێک بەرەو باشی ئەچێ فاکتەری نێودوڵەتیەکان و هاتنی جەنگی سارد و دابەشبوونی گەلی عێراق بەسەر دوو بەرەی چەپ و ڕاست و بەرەی بلۆکی ڕۆژهەڵات و ڕۆژئاو و ململانەی هێزەکان لەگەڵ یەکتریا و دوجار سیرکردنی دەسەڵاتی مەلەکیت وەک دەسەڵاتێکی ئیمپریالیزمی داگیرکار و ئەمان وەکو تەقەدومێکی پێشکەوتن خواز و ئەها ئەم دیدانە وای کردووە دایم حساسیەتێک لە بینی هێزە سیاسیەکانی عێراقدا هەبێ بۆ پێکدادان هەر ئەمە هەمان شێوە نەقڵە بێ مەسەلەن بۆ سەردەمی کۆماریش لە سەردەمی کۆماریا ئەبینی نەتەوەیەکان خۆیان دابەشە بن بۆ چەند قۆناغ چەند شێوازێکی جیاواز لەم لاوە قوتبی جەمال عەبدولناسر و لەم لاوە عەبدولکەریم قاسم و دواتر هەر لە بینی خۆیانە دەستە عەسکەریەکان یەکتری ئەشکێن و دەبێتە حساسیەتێکی قوڵ بە عەقڵیەتێک و ئەوان تەسلیمی بەعسیەکانیەکەن کە بە عەقڵیەتێکی عۆجە و تکریتی حکومداریەکەن لە ناو شارە ئەوەی بەرهەمهێنا کە بەرهەمی هێنا. باشە سوپاس ماوەسە فارۆ ئەگەر خۆت بەشێکی وەڵامەکەم بیتەوە یعنی ئایا ئەم دەستێ وەردانانە بە تایبەتی کە لە عێراقا هەیە بە بڕوای تو هەر وەکو وەڵامەکەی خۆت و مامەساش کۆمەڵک ئیزافاتی باشی بۆ کرد یعنی هەر ئەمانەیەوەیان کردووە کە زۆر جار بە نادیاری و بە دیاری ژا بڵێن ڕاستەوخۆ ناڕاستەخۆ دەست وەردان هەیە لەناو سیستەمی سیاسی و فەرمانڕەوایەتیە لە عێراقا. بڵێ تەوان بۆ ناسەقامگیری بارودۆخی عێراق ینی زۆر هۆکارێ زیاد لە هۆکارێکی کە ئێمە چەندیمان باسی بڵێن هێشتا هەر بڵێن چەند هۆکاری تر کە ئیزافەکەین هۆکار زۆر ماوە کە وای کرد کە عێراق تا ئێستا سەقامگیر نەبێ. بێگومان لە جزبوونی دەوڵەتی عێراقەوە تا ئەتوانین بڵێم تا ئێستاش کە عێراق لە زۆربەی قۆناغەکاندا خاوەنی سیادی خۆی نەبووە بەردەوام تەدەخولاتی دەرەکی و تەدەخولاتی زلهێزەکان و وڵاتانی ئیقلیمی لە عێراقا حزوری هەبووە و هەر لایەو پشگیری گروپێک مەزەبێک نەتەوەیەک ئاینێکی جیاوازی کردووە. لە سەرەتایە بۆ منە تا لە 1920 کە دەوڵەت دامەوێت تا 32 بێتە ئەندام لە کۆمەڵی گەلان لەژێ ئینتیدای بریتانیادا بێ ینی وڵاتێک نەخاوەنی لەژێ ئینتیدا بێ ڕاستەوخۆ و بریتانیا بەڕێوەی دەبا پاشەوەی لەڕێی پەیماننامە بە بریتانیا ئەوەسێتەوە بە ناڕاستەخۆ بریتانیا ئەتوانین بڵێن بەڕێوەی ئەبات و تەدەخولاتی هەیە و هێزی بریتانی وجودی هەیە بۆ بەشی لە کێشەکان ئەوەیە کە بۆ وەک ماسە هونەریش باسی کە دوایە کە بۆ نازی دێتە سەر حکوم و ئەڵمانیا بروز دەکات و بەرەو جەنگی دووەمی جیهانی دەڕۆین شەقامی عێراقی یا خۆ بڵێن دەسەڵاتدارانی عێراقی و سوپاش دابەشە بێت لە نێوان ئەم دوو جەمسەری جیهاندا لەلایەکە بە پەیماننامەی بریتانیاوە بە سازۆ لەلایەکشەوە بەشێک لە حکومڕان وەلایەن بۆ بریتانیا لەلایەکەوە بەشێکی کەش بە حکومی هاتنی بیری نازیەت و هەروەها کێشەی فەڵەستین و بروزکردن و دەرکەوتنی زیاتری ڕۆحی قەومیەتی عەرەبی لە ناو چین و تۆژگانی کۆمەڵگەی عێراقیدا ئەم بەرەکەوتانە زیاتر دەبن بۆ منە حرەکەی مایز بەرەنجامی ئەوەیە کە دێتە ئاراوە دواتر جارێکە بۆ نمونە بەریتانیا لەگەڵ هێزە عێراقیان بەریەککەوتن ڕووەدا و شەڕێکی گەورە ڕوئەداتەوە و ئەمە بۆ قۆناغەکانی دواتریش دوای سەردەمی کۆماریژە ینی بەردەوام و ئەمڕۆژ سێریکەین کە ئەبینین کە عێراق شتێک نییە بە ناوی سیادی عێراق و سیادێکی زۆر لاوازی هەیە لە ڕووی واقعەوە ئەگەرچی لە ڕووی تیۆریەوە ئەمە چۆنەڵی بانگەشە بکرێت بۆ خاوەنی سیادەبوونی عێراق و چی بەڵام لە ڕووی عەمەلیەوە ئەبینین کە تەدەخولاتی نێودەوڵەتی زۆرە تەدەخولاتی وڵاتانی ئیقلیمی زۆرە هەر وڵاتە و پشگیری چین و توێژ و ئاین و تایفە و نەتەوەیەکی جیاواز دەکا بووە ئەمە لە مێژووی عێراق تا ئێستا بوونی هەیە و ئەمەش ئەتوانین بڵێن یەکێکە لە هۆکارەکانی کەوایە کە عێراق تا ئێستا سەقامگیری بەخۆ نەبینێ. عێراقیەکان چۆن ئەتوان ئەم دەستە دەربهێنن لە ناو سیستەمی سیاسی و نەیەڵن ئەوان بێن دەست بخەنە ناو دۆخی عێراقەوە کە تێکچی ئەمە بەچی ئەکرێ مامۆستا؟ بەڵێ وەڵام ئەمە کارێکی ئاسان نییە و کارێکی چۆنەڵی توانین بڵێن قۆناغی پێویستە یا خۆ ئەتوانین بڵێن بە چەندەیەکی پێویستە بۆ ئەم کارە بێتە دروست ببێت ئەگەر لە ڕابردووە نەکراوە تا ئێستا ئەوەیە کە بەڕاستی ئینتیمای نیشتیمای دروستبوونی ئینتیمای نیشتیمای لای تاشی عێراقی پێویست ئەمە دروست بێت بە هەموو ئاین و مەزەب و نەتەوە جیاوازەکانەوە ئەگەر ئەمە شتێکی وا چۆنەڵی قابلی کردن بێ یاخۆ قابلی بێت کە دروست ببێت چکە بە تایبەتی بۆ نمونە ینی
ئەگەر تۆ سەیری تاجی کوردی بکەی هیچ کاتێ ناتوانین بڵێن یاخود بەگشتی ئەو ئینتیمایی بۆ دروست بێت کە خۆی بە عراقی بزانێ بۆ نمونە و هەروە لەناو ئەگەر ناو عەرەب وەرگری بوون لەناو مەزهبە جیاوازەکانە بۆ منە ئەبینی تۆ ئینتیما جاریوان لای مەزهبێک بۆ وڵاتێک زیاترە یاخود لە لای بەشێک لە مەزهبێک یاخود لای چەند حیزبێکی دیاریکرا و لە مەزهبێکی دیاریکرا ولا بۆ وڵاتێکی ئیقلیمی زیاتر بێ لەوەی کە ولا بۆ عراق بێ بۆ نیشتیمانە بێ بۆیە پێویستە ئەم ڕۆحیەتە یاخود ئەم وەلایە لەناو تاشی عراقیدا دروست بکرێ و هەروە لای سیاسیەکان لە لای سیاسیەکان کە بۆ نمونە هەمیشە تۆ خەڵکێکت پێویستە کە حکومڕانی بێ لە عراق کە بەیەک چاوسەری هەموو لایەن و تایفەکان بکە و هەروەها تاجێکی عراقی بێ بە دەنجی عراقی و بە خواسی شەقامی عراقی لە حکم بێت و حکم کات لە پێناو بەرژەوەندی ئەواندا نەک بە ئەبینی کە لە عراقا بۆ منە کەیسەکان یاخود بڵێن پۆستەکان یەکلایەکرێتەوە بە وەلای یاخود بە پشگیری وڵاتان زاسینەوەی دەوڵەتی بێت ئیقلیمی بێ ینی واتە بە پشگیری تاشی عراقی و شەقامی عراقی و خواسی خەڵکی عراقی پۆستە باڵاکان یاخود بڵێن سەرۆکی دامەزراوەکان یەکلایی نابێتەوە بەڵکو بە ئەجەندای ئیقلیمی و نێودەوڵەتی ئەمە کە ڕۆڵی کارای هەیە تیایدا بۆی ئەمە بەڕاستی کاتی پێویستی بۆیە کە پرۆژەیەکی گشتگیر و درێژخایان بێت و لە پەروەردە ئیشی لەسەر بکرێت و لەسەر وەشاکردن و تاشی کۆمەلگای عراقی ئیشی لەسەر بکرێت کەوانی کە وەلایەن بۆ نیشتیمان بۆ عراق بۆ نیشتیمانی عراق وا بکە کە بچێتە پێش هەموو شتێکی ترەوە. سوپاس مامەستا هونەر ئەوەی کە پێشتریش هەر پرسییم ئایا بە بڕوای تۆ ئەگەر عێراقیەکان بۆ خۆیان ئیرادەیەکیان هەبێ ناتوانن هەموو کۆی ململانەکان بخەنە لاو هەروەکو تۆ باسی کەلتوری خێڵ و بەدەوێت و عەقڵیەتی عێراقیەکان لەسەر هەمان سیستەم کە یا لەسەر هەمان بەهاونۆرم دەست و پەنجەیان نەرم کردووە کە لە ڕابردووە کەسێتی تاکی عێراقی وەکو هەم بە شێوە عامەکەی ئیبن خەلدون باسی کۆمەڵگەی بەدەوی و کۆمەڵگەی حەزاریەکە شاریەکە و عەلی وەردیش بە هەمان شێوە باسیەکە بە بڕوای تۆ عێراقیەکان بۆ ناگەنە ئەو ئاستەی کە ئیتر ئەم عەقڵێتە کۆتایی پێبێنن یعنی ئەوە چییە ڕێگرە؟ کاگەرم ڕەنگە وەڵامی ئەو پرسیارە ئێمە وەکو پێشتر ئاماژەمان پێکرد گەیشتنە قەناعەتی دوو مەزهەب کە واز بن لە تونند و تیژیەکانیان و تەفاهم بکەن و یەکتری قوبوڵ بکەن لە مێژووە ئەگەر نمونە بێنینەوە مەسەلەن کاسۆلیک و پرۆتستانتەکان لە مێژووی ئەوروپا زیاد لە 200-300 ساڵ یەکتریان کوشت ویستیان یەکتری لە ناوبەرن ئەمیان ئەویان بەڵام گەشتنە قەنەعەت لە کۆتاییە ئوسقوفەکانیان و پاپاکانیان پێش هەموو کەس گەشتە قەنەعەت کە ناتوانن یەکتری لە ناوبەرن وەک دوجار هەردووکیان لە ناوەچن و دوجار ئاینەکەشیان لە ناوەچێ بۆیە وردە چاکسازی ئاینەکان لە ئەوروپا سەر هەڵەدا و ئاکا کە مەسەلەن ئەم دوو مەزهەبە دانیشتن پێکەوە ڕێبکەون و تەفاهم بکەن مێژووی عێراقیش لە ئێستا لە مێژووی نوێیە ئەم شەڕی شیعە و سوننە لە ڕاستیە هەرچەنە لەم هەڵبژاردنەی ئەخیرە ئاماژەیەکی پێداین کە خەڵکی عێراق ماندوو بووە لە مەسەلەی مەزهەبگەرایی یان ئەگەر سیر بکەین هێزە مەزهەبیەکان ئەوانی لە 2018 زۆر لە گەشا بوون لەم هەڵبژاردنەی ئەخیرە بە تەواوی پاشەکشیان کردووە ئەمە سەرەتای ئاماژەیە کە بۆی کە گەلی عێراق ئیتر ماندوو بووە لە مەسەلەی مەزهەبگەرایی و واتە گەنجێکی عێراقی ئیتر چی شیعە بێ چ سوننە بەرەو ئەوە بە تایبەتی جیلی گەنج و نەوەی نوێ ئەمەی بەلاوە گرنگە و دەیەوێت کاڵە بێتەوە وردە بەڵام بۆ خۆی جاری وایە ململانەکە لە ناو ماڵی مەزهەبەکان خۆیانایە ئێستا بەشێکی ئەوەی عێراق ئەکرێت و ئەوەی بینیمان لە چەند ڕۆژی ڕابردووە یخۆ هەمووی بەشێکی ئەو تۆمەتانەی کە ئاڕاستی دەرەوەی خۆیانی ئەەکەن نزیکن لە خۆیانەوە یا هەندێ دەست و ئەجێندان بە تایبەتی لە دوای هەڵبژاردنەکانی 10 ئۆکتۆبەری ڕابردووە ئەمە یعنی جۆرێک لە تۆڵەکردنەوەی وەکو هەندێک لە توێژەرانی سیاسی بۆ یەچن خۆی ئەوەی ژەکرێت و چوارچەوەی ئەو دەستێوەردانی ئەقلیمی کە باسمان کرد مەسەلەن زۆر مەشهەدەکە زۆر ڕوونە ئێران کار لەسەرەوە دەکات مەسەرن کۆماری ئیسلامی ئێران کار لەسەرەوە دەکات زۆربەی هێزە دیارە شیعەکان لەژێر چەتری خۆیان کۆکاتەوە دەبینین مەسەلەن ئێستا لە ناو ماڵی شیعە مقتدا سەدر جۆرێک لەو کۆدەنگیە دوورکەوتوتەوە جۆرێک هەرچەنە ناتوانین بڵین لە تەواوی لە فەلەکی ئێران دوورکەوتوتەوە بەڵام جۆرێک لە دوورکەوتنەوە هەیەتیە ئەبینین ئەو حساسیەتە دروست بووە بەڵام قەنەعاتم وایە ئەمانەی کرد لە عێراق ڕوەدات درێژمەودا نابێ واتە ئەوەی کە کۆمەڵی خەڵک باز لەوە دەکەن ماڵی شیعە شەڕی تێ دەکەوێت ئەمە ڕوونادات چونکە تا ئێران بمێنێ بەم فۆرمەی ئێستا نایاڵێ کارەکان بگاتە ئەوەی کەوا ماڵی شیعە شەڕێکی ناوخۆی درێژخایانی تیای بە ڕەنگە کوشتار لێرە و لەوێ و ئەم گروپ لەگەڵ ئەو گروپا پێک هەڵبژان بێ بەڵام ڕاستەوخۆ
بۆ ئێران تەداخلی ئەم قەزیانە دەکا و چەترە گشتیەکەی وەکو چۆن لە ماوەی 30 ساڵی ڕابردوو نەک لە عێراق لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە پاراست و ئیداری هەموو ئەو هێزە فکر نزیکانەی لە خۆی کردووە لە مەسلەی لوبنانە لە یەمەنە لە سووریا و لە عێراقیشا بێتە سەر دەتوانێت ئیداری عێراقیش بکات بەڵام باجەکەی چێدەیدا و چەنی پێدەچێت بێگومان ئەوە گەلی عێراق باجی ئەو جۆرە ململانیانە دەدات. باشە سپاس. ئەمە مەسا فاروق سوپا ئایا سوپایە بڵێن جێش ئەتوانێت لەم حاڵەتانە کە لە ناو سیستەمی سیاسیشان ناکۆکی بێت لە ناو نخبەی سیاسی ڕێنەکەون بۆ خۆی سوپا بێلایەن بێ بۆی بتوانێت سیادەی عێراق پارێزێ. بەڵێ هەروەک لە ڕابردووە بینی ومانە بەداخەوە زۆر کودەتاکان لە ناو سوپاوە بەشێکیان سەری ئەڵڵاوە. بەڵێ یەکی لە گرفتەکانی عێراقەوەیە کە سوپایەکی نیشتیمانی بەهێزی نەبوو کە ئینتیمای بۆ سیادەی عێراق بۆ نیشتیمانی عێراق بۆ هەموو پێگاتەکانی عێراق هەبێت بەداخەوە. زۆر جار سوپا بۆتە تەڕەف بۆتە لایەنگیری فئەیەک دژی فئەیەکی کە یاخود بەمانایشکە بڵێن لە دامەزانی سوپای عێراقەوە سوپای عێراق ئەوەندەی کە بەکارهێنراوە بۆ سەرکوتکردنی ڕاپەڕین و شۆڕش و حرەکاتەکانی ناوخۆی عێراق و ئەوەندە لە پاراستنی سنوورەکانی عێراق ئیشی بۆ ئەوە نەکردووە، ئیشی بۆ پاراستنی سیادەی عێراق و سنوورەکانی عێراق نەکردووە و بەریتانیش لە سەرەتایە ئەمەی ویستووە کە پاراستنی سنوورەکان لە ئەستۆی بەریتانیا بێ و ئیشی سوپای عێراقی بریتی بێت لە پاراستنی ئاسایش و سەقامگیری ناوخۆی واتە بەوانایکی کە بەکارهێنانی سوپا دژی حرەکات و شۆڕشەکانی لە تەواوی عێراق چ لە باشووری کوردستان کە یاخود بڵێن لە فڕاتی ناوەڕاست و هەروە حرەکەی ئاسووریەکان و تا دوایی کەواتە گرفتەکەمان ئەوەیە کە سوپایەکمان نەبوو کە بێلایەن بێ و زۆر جار لە ناو سوپادا یاخود بڵێن سوپا تەدەخلی لە سیاست کردووە بەتایبەتی لە دوای مردنی مەلیک فەیساڵ و لە سەردەمی مەلیک غازیدا و ئەمە بەعشکرا دەرکەوتووە و سوپا تەدەخلی لە سیاست کردووە بۆیە بینین لە زۆربەی حاڵەتەکانە چەندین کودێتامان سوپا ئەنجامی داوە لە کودێتای بەکر سەدقی دواتریش لە چەندین کودێتای ترمانەیە کە بۆ منە ناڕاستەوخۆ بووە یاخود کودێتای سپی بووە چەندین حکومەتمانێ سوپا هەڵی وەشاندوێتەوە سوپا فشاری کردووە کە حکومەتە هەڵوەشێتەوە یاخود فلان سەرۆکوەزیران بگۆڕێ بە فلان سەرۆکوەزیرانی تر لە ڕێی فشارەوە سوپا هەموو ئەم تەدەخولە سیاسیانەی کردو ئەگەر چی هەنێت لە نخبەی ناوسپا و کەسانی دیاری ناوسپا دژی ئەو بوون بەڵام بەگشتی سوپا بم ئاراستەیە دابش بووە دەتوانین بڵێن سەردەمانە کوتلەیەکمانە بە کوتلەی قەومی یاخود کوتلەیەکمانە بە بناوی کوتلەی نیشتیمانی ئەمە تەدەخولان لە سیاسەتدا کردووە و زۆر جاریش سیاسیەکان بەبێ سوپا ناتوانین ئەسڵەن حکوم بکەن هەرێک لەوانەیە کە بوون لە سەرۆکوەزیران هەوڵی داوە جەمسەرێکی سوپا لە خۆی نزیک کاتەوە پشتیوانی بکات تا لە حکم بەردەوام بێ ئەگەر ناس کە ئەفسەرەکانی سوپا یاخود سەکرتەرە سیاسی دیارەکانی سەکرتەرە دیارە سەربازەکانی سوپا کە پشتیان تێکرد بێ حکومەتەکەی هەڵۆشاوەتەوە بۆیە زۆربەی جار بەتایی لە سیەکان و لە سەرەتای چلەکاندا ئەو حکومەتانە کە لە عێراقا دروست بووە پشتیوانی سوپا کەواتە قیادەکانی ناو سوپاش بەش تابیعی نخبە سیاسیەکە بوون کە لە ناو سیستەمی حکومڕانیە بوون و ویستویانە یعنی بۆ خۆیان جەڵەوی دەسەڵات لە دەستیانە ئەوە ئەتوانین بەشێکیان وایە یاخۆ بەمانایکی ئەتوانین بڵێن کە نخبەی سیاسی لەژێر هەژمونی سوپادا بووە یاخود کەسایەتیە سیاسیەکان و سەرۆکوەزیرانەکان هەوڵیان داوە سوپا پاڵپشتی سوپا بۆ خۆیان یعنی ئەکرێ بڵێن نخبەی سیاسی ملکەچی سوپا بووە ئەوەی کە یەکلاکەرەوە بووە لە قۆناغی عێراقا سوپا بووە چونکە سوپا بۆ منە چەندین ئینقلابمانێک کە سوپا ئەنجامی داوە بۆ منەوە لە ئینقلابی بەکر سەدقی 1936 ئەوە لە حرەکەی مایس کە سوپا پێی هەستاوە ئەوە لە ئینقلابی 4 تەمووزی عەبدولکەریم قاسم و عەبدولسەلام عارف و کە پێڵێن ئەفسەرە ئازادی خوازەکان و دواتر بۆ منەوەرە بۆ 63 بڕۆ بۆ قۆناغەکانی دواتر وەنیە بڕۆ بۆ 68 بڕۆ بۆ کاتە سوپا توانین بڵێن زۆر جار یەکلاکەرەوە بووە لە گۆڕەپانی سیاسی عێراقی یەکلایی کردو بە ئاڕاستەیەکی دیاریکراودا ئێمە کێشەمان لەوەیە کە لە عێراقدا سوپایەکمان نەبووە بە ئەمڕۆژەوە سوپایەکی نیشتیمانی بێ یاخود سوپایەکی بێلایەن بێ سوپایەک بێ کە ئەرکی پاراستنی سیستەمی سیاسی وڵات بێ نەک کوتلەیەکی دیاریکرا و حیزبێکی دیاریکرا و ڕوتێکی سیاسی دیاریکرا و ئەوەی کە ئەمڕۆ بین لە عێراقدا چۆنڵی دەوڵەتی قوڵ هەیە لە عێراقا بۆ منە حەجی شعبی ئەمە بەڕاستی حەج شعبی حکومەکە لە عێراقا ئەگەرچی کۆمەڵە کارکتەری سیاسی واجی هەیمانەیە کە ئەمانە دەسەڵاتی سیاسی دەسەڵاتی باڵا و جمعەکانیان لەلایە بەڵام ئەوەی کە بەڕاستی لە ئەرزی واقع ئەگوزارێ تا ئێستا شتێکی ترە هەنی یەخۆ ڕووداوەکان پێمانەڵە شتێکی لە ئارادایەوە بە نوعێککە حکم عێراق بەڕێوە دەچێت بۆیە بەڕاستی ئەمە تاو کاتێک کە نەتوان سوپا بێلایەن بکرێ
سواب بکرێتە سوپایەکی نیشتیمانی ئەجەندایکی نیشتیمانی جێبەجێکە کارکە بۆ سیادە و سەروەری عراق و تەدەخلات لە وردەکاری و لە کاروباری سیاسی ناوخۆی وڵات وەرنەدا تاوەکاتە ناتوانین بڵێن ئەتوانین عراق دروست بکە عراقێکی سەقامگیر و ئارام بێت. باش مامۆستا ئێمە من هەر ئەگەڕێمەوە سەر هەندێ باسی گرنگ کە لەسەر عێراقە بە تایبەتی کە لە ڕووی کەلتوریەوە بەو شێوەیە بووە. ئێمە ئەوەی کە لە ڕابردووە بینیمان عێراق یاخود خوێنینەوە لە مێژوو شاتیاتی عێراق شوێنی ململانەی شارستانەکان شارستانی گەورەی تیا بووە و دەسەڵاتی گەورەی تیا بووە و ململانەی هێزەکان بەشێکی لەسەر ئەم خاکە بوون. باشە ڕەوتی مێژوویان مەجرای مێژوو بەو هەموو پاشخانە مێژویەوە کە لە ڕابردووە عێراق لە ڕووی فەرەنگی و شارستانیەوە هەی بووە. عێراق بەرەو چ دۆخێکە با بۆ ئایندە؟ لە ڕاستیە زۆر نمونەی مێژووی هەیە بۆمان هەرچەنە ئەو دیدە باوە زۆر هەیە هەم لە مێژوو هەم لە زانستەکانی کە ئاماژەی پێدەکرێت کە بوونی حەزاراتی قەدیم جۆرێک لە شەفاعەت بۆ باشتربوونی ژیانی ئێستا دەکات. بەڕاستی ئەم قسە لە مێژوو ئەگەر لێی وردبینەوە بنەمایەکی سابتی نییە. یعنی مەسەلەن تۆ سیر کە مەسەلەن ئەمریکا هەموو مێژوەکەی 300 ساڵە بەڵام ئەو دەوڵەتە بەهێزشی دروست کردووە کە ئێستا بەو شێوازە هەمومان نەزانین. بەڵام عێراق بەو هەموو حەزاراتی کۆنەوە نەیتوانیوە تەبەنی دەوڵەتێکی باش ناوچەکە بکەواتە مێژوو پێمانەڵێ کۆمەڵێک فاکتەری سەردەمیانە هەیە تۆ بڕیار لەوە دەدا دەوڵەتێکی باش یا کۆمەلگایەکی باش هەبێ نەوەک مێژوێکی قوڵ مەسەلەن لە عێراقا لە سەردەمی سۆمەری و گۆتی و لۆلۆپی و تا دەگاتە کلدانی و دەوڵەتی گەورەمان هەبووە کە لە دنیا وجودی نەبووە بەڵام هەموو ئەمانە شەفاعەتی نەکردو بۆی عێراق بتوانێت دەوڵەتێکی باشی هەبێت. ئەمە وەکو ئاماژەمان پێکرد هەموو ئەو فاکتەرانی پێشتر هۆکارن بۆ ئەمە و مێژوو نەیتوانیوە حەزارات نەیتوانیوە عێراق ڕزگار بکات. بۆیە لە ئێستا عێراق لە بەردەم کۆمەڵێک سیناریوایە نازانم ئەگەر پرسیارەکەی جنابت مەبەست لێ ئەوە بێت دەرچەی واقعی چی بێ مەسەلەن مەبەستم بۆ عێراق یعنی دەرچەیەکی واقعی یاخود چۆنەڵێ ڕەوتی مێژوو بەرەو کوێ ئەبێ ئێستا ئێمە کە باسە ڕابردووەکەینەوە باس زەم ململانەیانەکەین ئایندە چییە بێ دەرچەیەک بەرەو ئایندە چ دەرچەیەکە ئەو ئایندە ببینین یا پێشبینی بکەین ئێستا. تۆ سیرکەی مەسەلەن عێراق بەم فۆرمەی ئێستاوە بەم شێوازە پڕ لە کێشە و ئالۆزی و نەگونجانی ئەم نەتەوانە پێکەوە و ئەوەی کە ئەگەر سیرکەین لە دوای 2023ەوە هەرچی هێزی گەورەی دنیای دەستی بە عێراق بوو بۆی عێراق بخاتە سەر پێ لە ڕووی مادی لە ڕووی عسکەری لە ڕووی ئیداری لە ڕووی سیاسی هاوکاری ئەم وڵاتی کە 18 ساڵە نەیتوانیوە بنەماکانی دیموکراسی لە وڵاتە بچەسپێنێت تا جوجار بەشێ لەو هێزانە بێئومێد بوون خود بە خودی ئەمریکاشەوە. بۆی عێراق بەڕاستی وەکووتمان چارەسەر و دەرچەی واقعی ئەو خاڵە سەرەکیە بوو کە مەسلەی دەستکاریکردنی کەلتوری عێراق وەکووتمان ئەوەش لەوانەیە واقعیانە چەندین ساڵی بێ بەڵام بە قەنەعاتی من عێراق لە ڕووی سیاسی و ئیداریەوە ئەگەر بتەوێت حەلێکی باشتری هەبێ هەر ئەو دیدە سنەتیە کە ماوەیە کە دروست بووە عێراق بکرێتە 4 هەرێمی سەرەکی مەسەلەن شیعە هەرێمی شیعە بەجیا هەرێمی سونە بەجیا هەرێمی کوردستان بەجیا و بەغداد خۆی هەرێمێکی سربەخۆ بێ وەک عاسیمەیەکی فێدراڵی ینی مەسەلەن سوود لە ئەزمموی ئەمریکا وەربگیرێت کە واشنگتۆن چه دەورێکە بینێت لە مەسەلەی ئیدارەکردنی ئەو مؤسسانی هەرێمە فێدراڵیەکانەوە خۆشی بێلایەنە ینی عێراق فۆرمێکی وای بۆ پێویستە ئەگەر سیرکەین ئەو فۆرمەی کە هەرێمی کورسانی پێجیاکراوەوە تا ڕادێک سەرکەوتوو بوو ئەگەر ئێمە لە ناوخۆی خۆمان کێشەمان نەبووایە فۆرمە فێدراڵیەکە زۆر سەرکەوتوو بوو ئەم مۆدیلە کە ماوەی قسەی لەسەرکرا بگوازرێتەوە بۆ ناوەڕاست و باشووریش ئەمە شتێکی زۆر ئەقلانیە قبوڵەکرێ مامۆستا ئەخی کێشەکە لێرایە ئەگەر سیرکەین لە ماوەی ڕابردووە حتا وڵاتانی ئیقلیمی وڵاتانی کەندا و پیان خراپ نەبوو بەڵام کێشەکە ئەوەیە هەمویان ئەترسن لە تەقینەوەی عێراق یعنی تۆ سیرکە ئەوەی کەس پێی قبوڵ نییە لە وڵاتانی ئیقلیمی و جیهانیش ئەوەیە کە عێراق دابەش ببێت یعنی مەسەلەن هەمووی لەوە ئەترسێ کورد سونە شیعە بە تایبەتی کە وڵاتان ترسیان لێ سبینێ بێتە وڵاتێکی سربەخۆ بە تەواوی هەژمونی ئێران بچێتە ژێر باڵی ئێران یعنی ئەم بە کورتی سیستەمی نێودەوڵەتی لە ئێستا جیابوونەوەی عێراق و هەڵوەشانی عێراقی قبوڵ نییە ئیتبا هێزەکانی ناوخۆ هەرچی بڵێنەوە ئەوانش بڕیارەدەن واتە بۆیە دەبینین عێراق بەم فۆرمەوەکو وتم پێچە ڕەنگە لە ڕووی ئیداری و هەندێک لە کێشەکانی حەل بێ ئەم فۆرمەش نەبێت و عێراق بێ بەم شێوازی ئێستا بەردەوام بێ قەنەعاتم وایە دەبێت کەسایەتی سەرۆک وەزیر دوور بێ بە یەک دووری لە هەر هەموو پێکهاتەکان واتە گەر سیرکەین هیچ پێکهاتێک نەبێ یاخود وەلائی بۆ پێکهاتەکان نەبێ مەسەلەن ئەگەر تۆ نمونە بێنیتەوە لە دوای 2023 لە دوای عەلاوی
مالکی دواتر عبادی دواتر عادل عەبدولمەهدی هەرسێکیان لە تایفەی شیعەوە زۆر نزیک بوون و کاریان لەسەرەوە پەتە دەکرد بۆین دەرەنجامی کارەکانیان تەقینەوە و تێکچوونی دۆخی عێراق و لەدایکبوونی داعش و تێکچوونی ئاسایشی کۆمەڵایەتی بوو لە عێراقا بەڵام ئەگەر هەمان نمونەوەرگرین بۆ کازمی لەبەرەوەی کەسایەتی کە لەناو دەستگای استیخباراتی عێراقیە هاتبوو دیدێکی فراوانتری بۆ علاقاتە نێودەوڵەتیەکان هەبوو لە فەلەکی مەزهبیەت چوو بووە دەرەوە دیزانی چۆن پەیوەندێکی هەبوو لەگەڵ دەستگا جیهانیەکان و دوجار ئەمەی گۆڕی بۆ پەیوەندێکی سیاسی ئەگەر سیرکەین سەردەمی کازمی هەرچەندە سەردەمێکی زۆر نائارام بوو وەک پەیڕانی ئابووری هەبوو ئەم پیاوە توانی جۆرێک جوڵەی دیبلۆماسی و سیاسی و ئیداری بکە کە جیاواز لە سەرۆک وەزیرەکانی کە جیهانی سونە و خودی مصر خودی سعودیە و وڵاتانی کە هێنایەوە سەرخەڵ قیمەی پێکردن لە عێراقا خۆی کردە ڕقم جگە لەوە عێراقی خستەوە دۆخێک کە ناوبژیوانیش بکە لە نێوان ئێران و سعودیەدا بۆ دواتر نهێنی و دواتر بە ئاشکراژەوە بۆ وەزیرەکانیانی کۆ کردەوە یعنی مەبەستم ئەوە جگەل لەوەی بۆ دۆخی ناوخۆش ئەگەر ئیتیفاق لەسەر کەسایەتێکی وا هەبێ بۆ داهاتووی عێراق زۆر باشترە لەوەی کەسایەتێک سونە بێ مەسەلەن مێژووی بەعز دووبارەکاتەوە یان شیعە بە مێژووی مالکی دووبارەکاتەوە کەسایەتێکی هاوشەوەی کازمی بە بەهێزی کە پشگیری بکرێ ڕەنگە بۆ عێراق چارەسەرێکی باشتر بێ شێوازێکی کاتی سپاس مامەسا فاروق ئەی باشە لێرە خۆ کوردیش مشارەکەی سیاسیە لە عێراق لە پەرلەمانە نوێنەریە لە حکوومەتە هەیەتی لە دام و دەستگاکانی سوپا تا ڕادەیەک کەم تا زۆر بەشداری هەیە کورد چ ڕۆڵێکە بینێ لێرەدا کە بتوانێت ڕۆڵی سەمامی ئەمان بینێ ئەگەر ناکۆکی و ململانەی مەزهبی یاخود لەناو ماڵی یەکی لە مەزهبەکانە ناکۆکی بێ یاخود دەستی دەرەکیشە بێ کورد دەتوانێت چی بکە بەو ئەزمون و پاشخانەی کە 30 ساڵ زیاترە بە حساب حکومڕانە لە باشووری کوردستان و 13-14 ساڵ بەر لەوان ئەزمموی سیستەمی حکومڕانی کرد ئای کورد چی پێکرێ نوێنەرانی کورد بەڵێ دیارە بەپێی سیستەمی سیاسی عراق هەرێمی کوردستان ئێستا هەرێمێکە لە عراقی فیدراڵ کە بەس ئەوەی کە هەیە ئەم سیستەمی فیدراڵ یاخود ئەم هەرێمی کوردستان کە کورد تیا ماوەتەوە وەکو حاڵێکی ناچاریە ئەگەر سێکی هەمیشە کورد لە عراق خۆی بە میوان بینیوە یا خۆی بە میوان زانیوە چاوەڕێی دەرفەتێکە چاوەڕێی هەلێکە کە دەستی کەوێت تاکو لە عراق جابێتەوە و دەوڵەتی سەر بەخۆی کوردستان دابمەزێنێ بۆیە توانین بڵێن کورد ئەوەی کە زیاتر ڕۆڵی تەماشاکەرە بینی لە ڕووداوەکانی عراقدا ڕۆڵی چۆنڵی فاکتەرێکی بەهێز نییە بۆ چارەسەرکردنی کێشەکانی عراق چونکە خۆی لەلایەک خۆی بە بەشێک لە گرفتەکانی عراق نبینێ لەلایەک شەوە هەندێک جار توانین بڵێن لە هەندێک قۆناغە گرە و لەسەر ناکۆچی نێو ماڵی عراقی دەکرێت بۆ دەرخستنی بەهێزی کوردستان یاخود بۆ دەرچوونی کوردستان لەو عراقیکە تا ئەوان و کێشیانە بێ ئەمان بەهێزن مەبەستەوەیە دیدەگەیە کە وا ئەڕوانە لە عراق کە پێی وایە تا ناوماڵی عراقی کێشەی تێدا بێ تاکو عراق لە بینی خۆیانە ناکۆک بن ئەوە دەرفەتەکە بۆ هەرێمی کوردستان کە بتوانێت هەرێمی کوردستان وە کەرەمێکی فیدراڵی فشارەکانی خۆی مەرجەکانی خۆی بسەپێنێ فشارەکانی خۆی جێبەجێکە و ئەوەی کە خۆی ئێوێ دەستی بکەوێت تا ئەو کاتێک کە دەرفەتی دێتە پێشەوە کە بتوانێت هەرێمی کوردستان سەر بەخۆی خۆی بەدەستپێنێ ئەگەر بۆ منە لەو سەردەمانەدا ئەگەر سێگین کە کورد لە بەغداد حزوری باشی هەبووە بۆ منە لە دوای 2023ەوە کەسایەتی بەهێزی هەبووە بۆ منە کۆمەڵک پۆستی سیادی باڵای لابووە بۆ بارودۆخی کوردستان خۆی باشتر بووە لە ئێستا و تا ڕادێک توانیوێتی کە لەناو ماڵی عراقیەکانیشدا هەنەجار ڕۆڵی مساڵحە و ڕۆڵی ئاشتەوایی ڕۆڵی لێک نزیبوونەوەی لایەنە جیاواز ڕۆتە جیاوازەکان ببینێت بەڵام لە ئێستا ئەو پێگەبێزی کورد لە بەغدا نەماوە یاخود کورد بەغدای بەجۆر لە جۆەکان بەجێ هێشتووە کە ئەمە بۆتە هەم لەلایەک کورد خۆی لاواز دەربکەوێت کە تۆ بمانێت نەمانێت تا لە مادام بەشێکی لە عراق تا وگای کە تۆ بەشێکی لە عراق تا لە عراقا بەهێزبی لە هەرێمی کوردستانیشا بەهێزی ئەوەی پێچوانەشەوە بینیمان کە ئێمە لە بەغا لاواز بووین لە هەرێمی کوردستانی ئاسەنگ بووینەتەوە ئەم ڕووداوانی چەند ڕۆژی ڕابردوو لە بەغا ڕوویدا ئەو کودەتایی کە خەریک و بەسەر کازمیدا بکرێ کوردی ئێستا لە دوای هەڵبژاردنەکانی ئۆکتۆبەری ڕابردەوە بە تەمای هەندێک دەستکەوتە لە بەغا دەستی کەوێت لە نەتیجەی دەنگەکانی بە تایبەتی مەسلەی سەرۆک کۆماروانە داکۆچی لێ بکاتەوە ئیترەوەیان نازام ئایا پارتی وەکێتی خۆیان چۆن ڕێکەون لێرە ئەویان جارێ نادیارەوە بۆ خۆیانی بەجێڵین و بۆ ئایندە بەڵام بە بڕوای تۆ ئەم قەزەیە کاریگەریە بێت لەسەر پاشە کشەی خواستەکانی کورد یاخود جۆرێک لە کۆسب دروستە بێ بۆی کورد داوایکە و جێبەجێ نەکرێت ئەگەر کۆمەڵێت تموحاتیە بێ بۆ وەرگرتنی پلە و پۆست لە عێراقا لە پەرلەمان لە ئەنجومەنی وەزیران لە پۆستە جیاوازەکانی حکوومەت
بەم پێگاتی ئێستای عراقەوە بۆ سیستمێکی ئێستا لە عراقا ئەگوزەری و کە کێشە و گرفتەکان و پرسەکانی پێ یەکلایی ئەکرێتەوە ئەوی کە کێشەکان یەکلایی ئەکاتەوە نێوماڵی شیعێ بە دەرەجە یەک ئەنجا هێزوی پێکاتەکانی کە لە دوای ئەوان و دین بۆیە تا ناوماڵی شیعی ڕێک نەبێ کورد بە ئاسایی ناتوانێت پێگە و پۆستێکی ئەوتۆ وەربگرێت کە حکومت پێک نایە ئەسڵن ئەو حکومەتە کە لە عراقا بەنیازە پێک بێ ئەگەر بە شێوەیەکی ئاشتەوایی نەبێ ئێستا کە بۆ منە باز لە حکمی ئەغلبیاکرێ زۆرینی سیاسی دەکرێت کە سەدر ئێوێ ئەوە بەرجەسە بکە ئەوە بێنێتە ئاراوە کە ئەمە ئەگەر لە وڵاتێکی دیموکراسی دابێ کە لەسەر کۆمەڵە بنەماوە پێوەەر و ئەو دوڵەتی کە حکومەتێک کە دروست دەبێت حکومەتێک بێ لە یەک مەسافر لە هەموو لایەنەکان و لە هەموو پێگاتەکان بوەستی ئەمە شتێکی وارد و نۆرماڵ و زۆر ئاساییە بەڵام بۆ عراق ئەمە بە جۆرە جاتوان بڵێن دەست نادا بۆ چونکە ئەو هێزانەی کە پەرایز ئەخرێن ئەمە هێزی ئەقلیمیان لە پشتە و ئەمەی لەم ڕۆژان ڕابردووە پەیام بوو ناردیان بۆ هەموو عراق بۆ هەموو نەتەوە جیازەکانی عراقە پەراوێزخستنی ئەم هێزانە ئەم هێزە وەلاییانە کە وڵاتێکی ئیقلیم پشتیوانیان دەکات نەتیجەکەی باجی دەبێت نەتیجەکەی ئاسان نایە بۆیە تا ئەمەش لەناو خوانە ڕێک نەکەون کورد بەتمای پشک و دەستکەوتێکی ئەوتۆ نەبێت لە عراق یاخ بڵێن ئەوانە کە بۆکو پۆستی حیزبی وەکو پۆستی باڵا کە ئانوێ بەدەستی بێنن بەتەمادە من کە لە عراق و پۆستەکان دەسپاس مامەسا هونەر تعقیبێکتە بوو لەسەر قسەکانی مامۆستا فارۆ بە تایبەتەوەی پەیوەندی بە کورد و عێراقەوە بوو وەڵاهی بە کوردەوە تقریبەن ئەگەر تۆ سیرکەین بکەینە دوو خۆناغ زۆر بە کورتی کورد لە مێژووی نوێی عێراقا لە 1920ەوە تا 2023 فاکتەرێکی نائارامی گەورەی دۆخی عێراق بوو ئەمە کەس گومانی لەمە نییە ئەتوانین بڵێن یەکێکە لە فاکتەرە زۆر سەرەکیەکانی تێکدانی مێژووی عێراقیش یعنی مەسەلەن بەو ڕاستە بەمانایەکی کەم مامەڵە نەکردنی بەغداد بە شێوازێکی ئەقلانی و چاک لەگەڵ قەزیەی کووردا وای کردووە دەرەنجامی عێراق بەم شێوازە بێ بۆ ینی تۆ بە کورتی ئەگەر ئاماژەیەکی پێ بکەین گەورەترین نەکبە لە مێژوونیە بەسەر عێراق هات برەتی بوو لە جەنگی عێراقیێران جەنگی عێراقیێران ئەگەر بگەڕێتەوە سەرەتاکانی هۆکارەکەی بۆ قەزەی کورد دەگەڕێتەوە دوایەوەی کە لە ئیتفاقی 75 سەدام ئامادە بێت کۆمەڵێک امتیاز بە ئێرانەدا بەڵام کە ڕژێمی شا دەڕوخێ و ئێران دێ سەدام لەمە پەشیمانە بێت کە ئەساسی قەزەکە قەزەی کووردە کێشەکە لە بینی عێراق دەبێت و هۆی جەنگی ئێران عێراق دواتر دەبینین دوای جەنگی عێراق ئێران مەسەرەن جەنگی کۆیتی بەدوایە حەساری بەدوایە تەدمیربوونی عێراقی بەدوایە و ئەو هەموو ململانێک گەورەی لەگەڵ کێشەی کووردا بە درێژایی سەدەی 20 کە نەتوانراوە عەقلانی حەل بکرێ عێراقی گەیاندووە بە دۆخێکی ئابووری و ناسەقامگیری سیاسی گشتی لە دوای 2023ەوە ئەگەر سیرکەین یاخود بۆ ئەم سەردەمەی ئێستا دیسان کورد هەرچەندە جۆرێک لە کێشەکانی بە لە ڕێگەی یاسای فیدراالیەوە یەکلا بووەتەوە بەڵام دووبارە هەر وجودێکی گەورەی هەیە کورد بەڵام 2023 شتێکی زۆر گەورە لە عێراق ئاگۆڕێت کە ئاماژەیەکی پێکرد مامۆستای بەڕێز بەڵام مەسەلەی تەوافقە یعنی کاگەرە ئەگەر سیرکەی عێراقی تازە لەسەر ئەساسی تەوافق بنیاد نراوەتەوە نەک لەسەر ئەساسی سیستەمێکی دیموکراسی بۆیە لە هەر قۆناغێک و لە هەر کاتێکە دەستبەری بۆ تێکدانی تەوافق بە تەواوی هەموو بنیادی سیاسی عێراق ئەلەرزێت ئەمەی ئەخیر کە مقتدا سەدر ئەڵێم من خۆم حکوومەت پێکەین حساب بۆ ئێوە ناکەم بڵێ ماناکە ئەوەیە دەستی بۆ تەوافق برد یەکسەر ئەبینی خەلەلەکی گەورە دروستە بێ لە عێراق تێکەچێ و ئەمە بۆ کوردیش ڕاستە بۆیە من قەناعەتم وایە لە داهاتوویش مەسەلەن سەرۆک کۆمار وەک جۆرێک لە تەوافق دراوە بە کورد هەر بۆ کوردە بێ بێگومان نەسوونە دەسی بۆ با نەشیعە دەسی بۆ بە ئەمە جۆرێکە لە عورفی سیاسی لە عێراق چەسپیوە بەڵام لە بینی شتەکانی خۆی هەر پێدرێت و ڕەنگە لەوانەیە وەزیرێک بەرپرسێکی مەسەلەن مدیر دەوائیرێکی گەورە بگۆڕێ بەڵام پۆستە سیادیە گەورەکان مەسەلەن بۆ کورد یەکلا بۆ تۆ سەرۆک کۆمار هەرهی کووردە ئیتر لە بینی پارتیوێکێتی چۆن ڕێگەکەون لە ناو خۆی ئێرە و بەغاوە شتێکیکەیە ئەوە وەزیرە سیادیەکانی مەسەلەن کورد هەر وەزیرێکی سیادی بەرەکەوێ بەڵام چۆن هێزەکان یەکلایی ئەەکەنەوە ئەمە شتێکیکەیە ڕەنگە داهاتوو ئەومان بۆ ڕوونکاتەوە بەڵێ زۆر سپاس بۆ مامەسا هونەر ڕۆستەم توێژەر لە مێژووی هاوچەرخی کورد سپاس بۆ مامەسا فاروق توێژەر لە مێژووی هاوچەرخی کورد و هەردوو وەڕێز مامۆسای زانکۆ سپاسانەکە بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەیە هاتمە کۆتایی گفتوگۆی ئەمڕۆ تا گفتوگۆیەکی تر بەخوای گەورە و میهرەبانتان دەست پێرم کاتێکی خۆش بۆ هەموولا.